ئیمانداران خوای گەورە و میهرەبان دروستکراوەکانی خۆی دروست کردووە و هەروەها خۆشی خاوەنیانە و پاشان خوای گەورە لەم گەردوونەدا لەم ژیانەدا کۆمەڵێشتی داناوە بۆ ئێمە وەکو تاقیکردنەوە و ئیختیبار و ئیمتیحان تا دەرکەوێ چێ ڕاست دەکا چێ درۆ دەکا چێ سەبر دەکا چێ شکرانەی خوددا دەکا. معلومە ژیان هەر خۆی لە خۆیدا هەمووی تاقیبوونەوەیە وەکو خوای گەورە لە قورئانی مبارەکدا پێمان دەفەرمێ وەنەبلوکم بالشەڕ والخەیری فتنە وئیلەینا تورجعون. دەفەرمێ وەنەبلوکم ئەی نەختەبیرکم، ئێمە ئێوە تاقی دەکەینەوە لە دنیادا. اختبار والاختبار له نوعان إما أن يكون بالشر وإما أن يكون بالخير. معلومة تاقي كرنوكاش دو تاقي كرنويا يا أوتا خواي قرو مهربان تاقي من دكاتوا بشر شر لا قماني إيمدا لا بيش ساوي إيمدا شر أجينا أو الشر نية أو شر تاكبو إيما ئەوەش هەر تاقیکردنەوەیە هەڵوەراندنی گوناح و تاوانە و هەروەها بەرزکردنەوەی پلەپایەیە بۆ ئێمە. خوای تەعالە فەرمووی وەنەبلوکم، تاقیتان دەکەینەوە لەم ژیانەدا. ئەو تەمەنەی کەوا داومانە پێتان لەو تەمەنەدا خوای گەورە ئیمانداران و خەڵکان تاقی دەکاتەوە بالشەڕ والخەیر. یەکەمیان بەچی دەست پێ دەکا؟ بە شەڕەکەی کردووەتە پێش خەیرەکەوە، لەبەر ئەوەی لەوە دەردەکەوێ لە کاتی خۆشیە هەبوونیدا لە شتاغیدا ئەوە هەموو عالەمە توانێ سەبر بگرێ، بەڵام توغیانەکە، بەڵام ئیمتیحان و ئیختیبارەکە لە کاتی شەڕەکەیە، لە کاتی ناخۆشی و نەخۆشیەکاندا، لە کاتی فەقیری و هەژارەکاندا، لە کاتی بەڵام موسیبەتەکاندا. ئەو کاتە پێویستی بە ئەوە دەبێکەوە تۆ سەبر بگری، تەحەملت هەبێ، دەبێت تۆ بزانی خوای گەورە و میهرەبان تاقی دەکاتەوە. ئەها بۆ چییە؟ بۆ ئەوەیەکەوە فەلەیەعلەمەنە الله الذین صەدەقوا وەلەیەعلەمەنە الکاذبین، بۆ ئەوەی کەوا ڕاستگۆیان دەربکەوێ و هەروەها پەرژین بێ لە ڕووتان ئینسانی درۆزن و کەذاب و منافق دەربکەوێ لە کاتی ئیمتیحان و ئیختیبارەکەدا. ونبلوكم بالشر والخير. خير أويك وخوشية هبونية أما التفصيل أم آية لسورة بقرية باشان خوي تعالى فرمي وإلينا ترجعون. ضلنياش بن أجر خوشي بي وناخوشي بي، أجر هبوني بي ونبوني بي، تمن دريجي بي وكورتي بي، فقيري وهجاري ولشصاغي ونخوشي بي، هر وإلينا ترجعون. هر ولاي مدى قرينوا بو شو ذروي هل دەگەڕێتەوە بۆ لای خودای پەروەردگار. بۆیە لە سوورەتی بەقەرەدا خوای گەورە باس لەو تاقیبوونەوەمان بۆ دەکا. ئەها دەفەرمێ خوای تەعالە وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. ئەفەرمێت تاقیتانەکەینەوە لەم ژیانەدا بشەیء. تاقیکردنەوەکان خوای تەعالە زۆر بەڕەحمە پێمانی وتووە. تاقیکردنەوەی لە دنیاوە سێرەکەیوە چێتە ئیمتیحاناتەوە، ئەها قاعی ئیمتیحاناتەوە تاقیکردنەوەدا نازانی چی تێدایە، نازانی چییە. ئەو ئەسئیلەیکەوە بۆ دێ ئەو پرسیارانە نازانی، هەرچەندێ خۆدماندیەکەی جاری وا هەیە لی دەرناسی، بەڵام خوای تەعالە ئەرحەم الراحیمینە پێمان دەفەرمێت تاقیکردنەوەکانی ئێمە هەها بریتیە لەم چەند شتە بشەیء. ئەوانەش چییە؟ وَلَنَبْلُوَنَّكُمْ بشيء من الخوف. یەکەمیان الخوف، بەترس، بەچی؟ بأعدائكم، بە دژمنانتان دەتان ترسێنین. مثل بۆکو چی وایە؟ ئەو تاقیکردنەوانەی کەوا ئیمڕۆکە لە ژیاندا سەردەمانی پێشوو هەر هەبووە، ئەها وەکو تاقیکردنە وەکو حیسارێکەکەینە سەرتان، ئەو حیسارە کافرانی کاتە سەرت و هەروەها دەترسێنێ و هەروەها بە برسێتیە ترسێنێ، بە لە ناوبوونت ئەترسێنێ، لە ناوت دەبا، هەڕەشەت لێ دەکا. ئەها ئەوە بە دژمنان خوای تەعالە ئەفەرمێ ئەمە تاقیکردنەوەی ئێمەیە. ئاگادار بن ئەی ئیمانداران،
أما بو أصحاب النبي صلى الله عليه وسلم كاتيك سون بو غزاكان بو جهاد واتا جماري أوان يكزار زور بو نهاتن خواهي پروردگار فرمي آقادار من إما تاقيتانا كينوا والذين قتلوا في سبيل الله فلن يضل أعمالهم بيش أوا خواهي تعالى فرميتن أو بو تيبوا بويكوا أقر أوش نبوايا جنگەکەش نەوایە خوای تەعالە دەیتوانی سەرتان بخا بە سەریانە بەبێ جەنگ بەبێ کوشتاری ئێوە و بەبێ زەرەر و زیانی ئێوە بەڵام بۆ چییە؟ فإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب حتى إذا أثخنتموهم فشدوا الوثاق إما منا وإما فداء دعاء فرميتي ذلك ولو شاء الله ليبلوكم بعضكم على بعض خوای تعالى تاقیتانە کاتەوە خوای گەورە ویستی لێ بێ سەرتانە خا بەڵام تاقیکردنەوەی ئێوەیە بەسەر ئەواندا کەواتە بە دژمن خوای تعالى مسلمان تاقیە کاتەوە ئای ئیماندار دەبێ بترسێ لە دژمن خوای تعالى پشت و پەنای تۆیە ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم الله ولي الذين آمنوا خوای گەورە مهرەبان پشت و پەنای تۆیە دۆستی تۆیە بەڵام کاتێک ئیمانداری ڕاستەقینە بێ ئەم دینە لە لای خۆشەویست بێ تەمەشای مزگەوتەکە بکە نیوەی جمعەکەی کان نییە بۆ خەڵک نوێژی جمعە کاتە قوربانی هەوا و ئارەزووی خۆی بڕە لەو دەشت و چێوە سەفرە و سیاحە بکە ئاگای لە حەرب و گرانی و حەسار نییە لەو دەشت و چێوە نان و تەماتاخوا دەبێ هەموو جمعەیە بڕوە ژن و مناڵی بی بە 150 و 200 هەزاری پێ سەرف بکە لەوێ چی دەخوا دەبێ خواردنی تایبەت بخوا بۆ جێگای دوور بنزین سەرف بکە ماندی بێ دێتەوەش پەشیمانەوە بێ بمزانایە خۆزگا نێژەکەم لە دەست نەدایە نا ئەم شتە بۆ دەکەی بۆ لە ڕۆژی جمعەدا ڕۆژی جمعە ڕۆژێکی زۆر پیرۆزە زۆر مبارەکە خوای گەورە میهرەبان ئەم ڕۆژەی هەڵبژاردەوە بۆ ئێمە شەیتان ئەم ڕۆژە وا لێ دەکا کەوا تۆ عیبادەتی تێدا نەکەی ڕۆژی جمعە ئەو ڕۆژەیەکەوە لە ماڵەوە خۆت بشۆری جلوبەرگێ جوان لەسەر خۆت بێ بۆ مزگەوت لە ڕیزی پێشەوە دابنشی قورئان بخوێنی سەڵەوات لێ بدەی سوورەت کە هەب بخوێنی دوعا بکەی پاڕانەوە بکەی تەسبیحات بکەی بێدەنگ بی ئەی ئەو ڕۆژەیە ئیلا ڕۆژی جمعان بۆ لە ڕۆژی جمعاندا حەفلە و مناسەباتی زەواج و ئەمە دەکرێ بە تایبەتی دوای نوێژی عەسر ئەو هەموو مەعسیە و اختیڵاتە ڕۆژی جمعە دوای عەسر گەلێ پیرۆزە لە سەرەتاکەی پیرۆزترە شەیتان ئەو ڕۆژەی کردوتە هین ئەو ڕۆژە دوای عەسرانی کردوتە ئەوەی کەوە خەڵک تووشی گوناح و تاوان زیاتر بێ و غافڵ بێ هەر لە ڕۆژی جمعەیە خوای تعالى ئادەمی دروست کردووە لە ڕۆژی جمعەیە ئاخر سەعات دوای نوێژی عەسر هەتا غروبی شەمس لەو کاتە دوعا مستەجابە بێ بەڵام نە غافڵت دەکا بڕۆ گوناح و تاوان ئەنجام بدە ئێمە دینەکەمان خۆش ناوێ ئێمە عاقبەتی خۆمان و بەهەشتمان خۆش ناوێ هەموومان حەزمان لە بەهەشتە بەڵام کەسمان حەزمان لە مردن نییە هەتا نەمرێتیتە بەهەشتەوە بەڵام ئەسحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم وا نەبوو مشتاقی ئەو بەهەشتە بوون ئەچوونە غەزایەک دوعایە نەکرد لەو غەزایە نەگەڕێنەوە لە پێناوی خوادا بۆ ئەوە خوا کردووێ دڵیانەوە ئیمان ئەگە خوا شیرینی بکە ئینسان بە عیزەت بکە بە غیرەتی بکە بەوە ماڵ و سامان نییە بە هەیبەت و بەوە نییە بە هێز و دەسەڵاتش نییە کەواتە براکانم خوای تەعالە ئێمە تاقیە کاتەوە بە دژمنانمان ئێمە خۆمان کاتێک کە شتێکی وا دەبێ دژمنان حەرب بێ لە جێگایە گرانیەکەینە بازارەوە ئیش ڕادەوەستێ کۆمەڵی خەم و خەفەت ڕوو لە خەڵک دەکا ئەو کاتە خەڵکی سەبری نابێ شکرانەی نابێ تاعەتی نابێ ترسە چێتە دڵێوە بەڵام خوای گەورە خۆی بۆ تاقیکردنەوە ئێمەی وا لێ کردووە بۆی کەوا پاک و پیس دەرکەوێ پاشانە فەرمێ بشيء من الخوف والجوع جوع معناه قحطة واتە بێبارانیە باران نابارێ کشت و کاڵ نابێ یاوەتا ئیش و کار لە بازارە وستێ ئەمە بشيء من الخوف والجوع ونقص من الأموال نقص من الأموال خوای گەورە مهرەبان تاقیمان ئەکاتەوە بۆی کەوا ئێمە ئەو ماڵ و سامانەی داوێتی پێمان ئەموال هەموو یەگرێتەوە
پاراگرێتەوە زێ و ئاڵتۆن و هەروەها کشت و کاڵ و ماڵ هینەگرێتەوە ماڵاتەگرێتەوە هەر هەمووی لەوەدا زەرەرەکەی زاری وایە لێت دەدزن زاری وایە زاڵم دەستەگرێتە سەرێوە زاری وایە خەڵک دێ دەیبا بە قەرز نایهێنێتەوە بۆت ئەمە هەمووی چییە ونقص من الأموال انزوا الأنفس والثمرات أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبعد هل خواهي پروردگار لآية كشدادة فرمية والأنفس أنفس أويكوا خواهي قورو مهربان بلناو بردني أحبابكان وخوشويستو دوستكاني خود نيزيككاني خود خواهي قورو تعقيد دكاتوا واتا ليد دسانيتوا زاري واها دايك ليد دسانيتوا باوك ليد دسانيتوا خول جياناي خيزان ليد با وهروها من دالكانت خواهي قورو مهربان تاقيم أنا كاتوا بوش معلومة كوا أوي أنا هموي ناخوشترا أوي كرة تأخير لا دوايا وانزا ديتا باسي كشتو كالزاري شدي كش بوي براستي إما دبي لدنيا دا قدر كسوكاركاني خومان بزانين الريزيان لي بقرين خوشيان من بوي پێداویستەکانی ژیانیان بۆ زێبەجێ بکەین ئەگە دایک و باوکت بێ ئەگە خوشک و برات بێ ئەگە دۆست و ئەحبابت بێ ئەگە خاڵ و مامەکانت بێ هەتا لە ژیانان جارێکی کە بۆت ناگەڕێنەوە دڵنیابە لە دنیادا کەم تەرخەمی کاتێک ئەو کەسە لە دەست ئەدەی ئەو کاتە ئەڵی خۆزگا وام نەکردایە خۆزگا چاک بوومایە بەرامبەری خۆزگا ئەوەی کەوا کردومە کەم بووە زیاترم بکردایە چونکە یەک جا دایک و باوکت دەبێ یەک جا خوشک و برات دەبێت تەواو دروست نابێتەوە لە قیامەت دەیبینی بۆیە براکانم هەمومان کەس و کارمان هەیە هەروەها خوشک و برا و کەس و کار و نێزیکمان هەیە بەڕاستی ژیانی دنیا هەمووی تاقیبوونەوەیە خوای گەورەمی هەروەبان ماڵ و سامانی داوە بە تۆ نەیداوە بە کەسێکی نێزیکت بۆیە تۆ تاقی بکاتەوە ئایا تۆ بزانە دەست ئەچێ کەوا ماڵ و پارە و سامانەکەت بدەیتە ئەوە لە ڕەمەزاناندا هەندێک جار هەیە پرسیار دەکرێت ئایا زەکات بدەینە کوڕەکەمان کوڕەکە زار وایە لێ زەکات بدەمە دایکم باوکم باپیرم نەنکم چۆن شتی وا دەبێت زەکات چۆن بە ننک دەژێ بە باپیر دەژێ بە هیچ شێوەیە نابێت بە دایک و باوک چۆنە بێ باوکو لە مەزهەبی شافعیدا بۆ کوڕەکان و کچەکانشی نابێ ئەگە لەگەڵ خۆیان بێ ئیلا دەبێت جودا بێ مەبەستمان دێ کەواتە ئینسان لە دنیادا خوای پەروەردگار ئەم کەسوکارەی داوە پێی ڕۆژێکە بێ لێی دوورەوە کەوێ هەتایی چاوی پێ ناکەوێت لە دنیا تا ڕۆژ قیامەت بۆیە براکانم خوای تەعالا کە تاقیمان نەکاتەوە بەوانە معلومە ئەو کاتە ئێمە دەبێت سەبر بگرین تەحەمولمان هەبێ و هەروەها چاومان لە دواشیان هەبێ کە کاتێکش دەمرن هەر ئەتوانی چاکەیان لەگەڵدا بکەی لە دوای مردنیان ئەگە خێریان بۆ بکەی سەدەقەیان بۆ بکەی بەدەل حەج و عومرەیان بۆ بکەی دوعای خەیریان بۆ بکەی لە بیریان نەکەی بۆیە دوایەوە فەرمێ وەثەمەرات واتە ثەمەرات کشت و کاڵە ئەو گەنم و جۆیەکەوا تۆمەکرێ ئەو فەلاحەیەکەوا دەکرێ هەموو کاتێک ئەو کاتەش بە هەمان شێوە هەندێک جار هەیە سێرەکەی نایە زاری وا هەیە تەزرێ لێی دەدا دەیفەوتێنێ زاری وا هەیە دەسووتێ زاری وا هەیە خەڵکەی بە زاری وا هەیە تۆ دەیدووریتەوەش بارانش بووە بەڵام سێرەکەی بەرەوبوومەکە نەهاتووە ئەمانە هەر هەمووی براکانم بۆ ئێمە تاقیکردنەوەی ژیانە ئەها ئەم چەند شتەیە زیاترنا و دوای ئەوە خوای تەعالا فەرمێ وەبەشیری الصابرین و هەروەها ئەی محەممەد صلی الله علیه و سەلەم مژدە بدەرە ئەو کەسانەی کەوا لە دنیادا سەبریان کرد لەم تاقیکردنەوانە مژدە بۆ چێیە بۆ کەسەیە کەوا سەبر بکە شکرانەی خوا بکە قەناعەتی هەبێ گلەیی نەکە شکات لە خوا نەکە لای عەبدەکانی خوا خوای گەورە میهرەبان چی داوە پێت ئەوە باشترە چی لێ بسەنێتەوە هەر بۆ تۆ باشترە و هەروەها وەکو باسم کرد پاداشت دەداتەوە لە قیامەتدا وەبەشیری الصابرین الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون خوای گەورە میهرەبانە فەرمێ ئەو کەسانی کاتێکەوە تووشی بەڵا و موسیبەت دەبن کاتێکەوە کەسێکی نێزیکیان لێ دەمرێ قسەی خەراب ناکەن واتە تووڕە نابن دەنگ بەرزەوە ناکەن دنیا تەرک ناکەن واتە کاری مەعسیەت ناکەن جلی ڕەش ناکاتە بەری زلی ڕەش معنای چییە؟
وەک دیکە ڕیشدانانە ئیلا بۆ کەسێکی لێمرێ ڕیشی لێدانا بۆی نابێ ئەم شتانەی کاتی جاهیلیەت تا ئاگادار بن تۆ ڕیش تاشین وتومانە نابێ ڕیشت بتاشی بەڵام لەو کاتەیە نابێ لەبەر ئەوە دای بنێ ئەوە ناڕەزایی دەربڕینە بەرامبەر بەچی بەرامبەر بەخوا کەسێکی لێ دەمرێ واتە لافیتەیەکی ڕەشدا ئەنە ئەم لافتە ڕەشە معنای چییە زانی ئەمە ناڕەزاییە بەرامبەر بە قەدەری خوا غەڵەتە ئەم شتانە هەر هەمووی واتە ئەم شتانە مەکە لافتەیەکی بۆ سپی دانانەی نە واتە ئێمە شتێکەکەین دەبێت دوای خەڵک گلەیمان لێکە خەڵک چییە ڕەزامەندی خەڵک بۆ تو هیچت بۆ ناکە بۆیە براکانم ئێمە کاتێ تووشی بەڵاو موسیبەتە بین دەبێ بڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئێمە خۆمان مڵکی خواین خوای گەورە مڵکی خوا ئێمە خۆمان مڵکی خواین کە مڵکی خواش بن خوای گەورە چیمان لێ بکا و چۆن بمانهێنێ و بمان با دەسەڵاتمان نییە کەسش بۆی نییە پرسیار بکا بۆ نە و هەروەها ئێمەش هەرە گەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار ئەوە مژدەکە بۆ وانە بێکەوە ئولائیکە عەلەیهم سەڵەوات من ڕەبیهم وڕەحمە هەچ کەسێک لە کاتی بەڵاو موسیبەتەکان و ناخۆشی و زەرەر و زیانەکانی دنیا ئەگە لە سەیارە بێ ئەگە لە منداڵ بێ لە هەر شتێک بێ کەسێک لێ دەمرێ ئەو کاتە وتێت ئینا لله وئیلەیه ڕاجعون ئەوە دڵنیابە خوای گەورە و میهرەبان سەڵەوات من ڕەبیهم وڕەحمە ئەوەی خوای گەورە و میهرەبان ڕەحمت پێ دەکا و هەروەها ئارامی و ئاسوودەیی دڵخۆشیە کاتە ناو دڵت سەبرت دەداتێ تەحەملت دەداتێ خوای گەورە فەرمێ ئەوانە ئولائیکە هم المهتدون ئەوانن لەسەر ڕێگای ڕاست ئەوانن کەوا پاداش دەدرێنەوە ئەوانن کەوا لە ڕۆژی قیامەتدا سەربەرزە بن تاقیکردنەوەکانی خوای تەعالە لە دنیا بەم شێوەیە و هەروەها خوای گەورە پێمان ئەڵێ تاقیکردنەوەیەکی کەش هەیە لە ناو قەبردا تاقیکردنەوەیەکەوا پرسیار و وەڵامێک ئەو دوو مەلایکەی کەوا دێن پرسیارن لێ دەکەن مونکەر و نەکیر دوو مەلایکەن دێن ناویان منکەر و نەکیرە ئەو ئیمتیحان و اختیبارەش خوای تەعالە لێمانی نەشاردەتەوە بۆمانی بەیان کردووە وتێتی سێ پرسیارە پرسیارەکان ئەوەیە کەوا پرسیارە لێ دەکەن من ڕەبوکە من نەبیوکە وما دینوکە پەروەردگاری تۆ چێ بووە پێغەمبەرەکەی تۆ چێ بووە و هەروەها لەسەر چه ئاینێک بوویتە ئەو مەلایکەتانە دەزانن بەڵام ئەمە چییە ئەمە امتحان و اختبارە پێغەمبەری خوا دەڵێن دەیفەرموو اللهم إني أعوذ بك من عذاب القبر ومن فتنة القبر فتنة ئەمەیە تاقیکردنەوەکەی اختبارەکەیە بۆ ئەو وڵامدانەوەیە بۆی ئینسان دایم دەبێت دوعای ئەوەش بکە بڵێ اللهم ثبت لساني على جواب الملكين الكريمين لە دوعاکاندا دوعا بکە خوایە زمانم پاراو بکە خوای گەورە زمانی چێ پاراوەکە ئەو کەسانەی کەوا لە دنیادا خوای گەورە میهرەبانیان پەرستووە بە تاک و تەنیا شەریکیان بۆ دانەناوە خودایان خۆش وایستووە ئاینەکە و ئیسلامەکەیان نەکردوتە قوربانی ژیانی دنیا ئەوە نە يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة خوای گەورە میهرەبان ئینسانی ئیماندار ثابتەکە ئەم ئاەتە باسی چیەکە پرسیار وەڵامی ناو قەبرەکە کە لە سوورەتی ئیبراهیمدا هاتووە خوای گەورە میهرەبان لە تاقیکردنەوەکانی دنیادا سەرکەوتومان بکە سەبرمان بداتێ لەو کەسانە بین کەوا سەبر و شکری خوا دەکەن لە ناو قەبرشدا خوای گەورە لەو کەسانەمان بکە زمانمان پاراو بکە کە بۆ وەڵامدانەوەی ئەو مەلایکەتە بەڕێزانە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی خوای لە گوناحەکانمان خۆش بی لە کەم و کوڕیەکانمان